هروها نعمتي تر لەوانە نعمەتی ئاو. ئێمە لێرە ئەو ئاوەی ئەیخۆینەوە کەس ناپرسێ لە تەرکیبی ئەو ئاوە چی تایە چی تیانێ، ئەو هەموو کانزایی کە تایەتی بە ڕێژەیەکی جوان و ڕێک و پێک. کەچی لە وڵاتێکی وەکو نەرویج 30 ملیۆن دۆلار قسڵ و گەچ ئەکرێتە ناو ئاوەوە بۆی ماسیەکانیش نەمرن. مناڵ پێش ئەوەی هەرکە پووکی ڕق بوو پێش ئەوەی دانی دەربێ ئەبێ حەبێ بکرۆژێت تا عمرێ بێ بە 5 ساڵ هەموو شەوێ لەبەرەوەی دانەکانی هەڵنەوەرێ. لە وڵاتی ئێمە کەس ئێحتیمام بەوە نادات، چونکە مع العلم خەڵک ڕانەهاتووە لەسەر دەم و دانشتنی. لەگەڵ ئەوەشە ئەگەر ئەمەی کە خەڵک لێرە ئەیکا لە وڵاتانی ئەوروپی لەو شوێنانەی کە ئاو نیسبەتی یۆدی کەمە، طبعاً لەوەی مادەیەکەی پێڵێن یۆدەکە کەمە، ئەگەر ئینسان سەیری ئەو نیعمەتە بکات کە لێرە تایەتی چەند فەرقێکی چەند گەورەیە. ئەوروپی ئەگەر وەکو ئێمە دان پشۆن لە وڵاتانی ڕۆژهەڵات تەمەنیان ناوێت بە 13 ساڵ هەموو دانیانەکەوێ.